چێشتخانی هەژارانە لە شاری سلێمانی. هەموو ڕۆژێک لە دوای نوێژی بەیانیەوە ئەم وەستایە ئیقبال لەتیف وەستای چێشتێنان لەم خواردنگەیە خواردن ئامادە دەکات. ئەم ڕێچکەی باو باپیرانی حەفیدەکانە کە لە سەردەمی کاک ئەحمەدی شێخەوە تا ئێستا بەردەوامە. ئێرە چێشتخانەی خێرخوازی حاجی کاک ئەحمەدی شێخە لە زمانی حاجی کاک ئەحمەدی شێخەوە تەشریفی خۆی دایمەزراندووە. تێگەی هەتا خۆی لە حیاتا بوو هەر بەردەوام بوو هەتاکو سەردەمێکی بڵێن دوای خۆیشی لە دوایەوە لەسەر دەستی شێخ مەحموودی نەمرود دوایەوە گەیشتۆتە سەر دەستی حەبسەخانی نەقیب لەسەر دەستی ئەوانیشە هەر بەردەوام بوو ئێرە هەتا ساڵی 1958 لە 58 تر ئێرە داخراوە هەتا ساڵی 1998 ئەو کات لە 98 لەسەر دەستی کاک شێخ سالاری حەفید کە فترەیەکی کەمە وەفاتی کردووە ئێرە زیندوو بۆتەوە و چێشتخانەکەی حاجی کاک ئەحمەدی شێخ حاجی کاک شێخ سالاری حەفید بە ڕەحمەتی دایمەزراندوتەوە. بۆ تەلانەی بێلانەکان و خواردنەکان بە پیر ڕۆژەکانیش دەگۆڕێت. لەزەت و پاک و خایۆنیش لە بەرچاو گیراوە. تەمەنێک ساڵە سکی برسی تێر دەکەن و بۆ فەقیر و ڕێبوارانە. ڕۆژانە هەر ڕۆژی نوع خواردنێکمان هەیە لە هەفتەیەکە تقریباً 3 ڕۆژ مریشکمان هەیە ڕۆژێک گۆشتی حیوانمان هەیە کە لەگەڵ نۆکاوە ئیدەین بە خەڵک و ڕۆژێ ساوەرمان هەیە ئەمە خواردنەکانە. ئمڕۆ تقریباً 90 کیلۆ برنجم لێناوە 180 بۆ 190 کیلۆ مریشکمان لێناوە تقریباً 30 کیلۆ فاسۆلیاشمان لێناوە. هەموو ڕۆژێک نزیکەی 1000 کەس خواردنی ئەم چێشتخانەیە دەخوات. لە سلێمانی هەر کەس ڕووی کردبێتە مزگەوتی گەورە بێشێو سەری نەناوەتەوە. خەڵکی ئەم شارە قاپەکانیان هەمیشە واڵا بووە بۆ ڕێبوار و هەژاران. یعنی یەکێ لەو شتانەی کە من ئەزیەتی ڕۆحم بات کە یەکی عاجز بە یەکی خواردنی دەست نەکەوێت بەسکی برسووە بن بەڕاستی بۆ زۆر ناڕەحەتم. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.